سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویست، خۆشحاڵم لەوەی کە بە بەرنامەی مێژووی کۆمەڵەوە دەبمە میوانی ماڵەکاندان. ئازێزان لەم بەرنامەی ئەم هەفتەیەشماندا وتووێژێکی هاوڕێی برایم عەلیزادا دەبیرەوەڵی کۆمەڵە سەبارەت بە سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە کە 2 ساڵ لەوە پێش لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بڵاو بووبووەوە پێشکەشتان دەکەین. فەرموون بۆ بینین. بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاو ئەم کاتتان باش. بە بەرنامەیەکی تایبەت بە بۆنەی سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە هاتوینەتەوە خزمەتان. ئازیزان هەروەک ئاگادارن ئەمڕۆ شەممە سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەیە. هەر لێرەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە لەلایەن خۆم و هاوکارانمەوە پیرۆزبایی ئەم ڕۆژە لە هەموو هاوڕێیانی پێشمەرگە و هەموو هۆگرانی ڕێوازی کۆمەڵە دەکەم و هەزاران درود دەنێرین بۆ یادی گیان بەختکردوانی ریزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران و چەپکە گوڵی خۆشەویستی پێشکەش بە بنەماڵە سەربەرزەکانیان دەکەین. ئێمە بە بۆنەی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەوە داوامان لە هاوڕێی ئیبراهیم عەلیزادە دەبیر ئەوەڵی کۆمەڵە کردووە کە بۆ گفتوگویەک سەبارەت بە مێژووی دامەزراندن و خەمڵینی هێزی پێشمەرگەی کۆمەڵە واتە ڕابردوو ئێستا و داهاتووی ئەو هێزە. هاوڕێی ئیبراهیم ئەم کاتت باش، زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیەشدا. هەموو کاتێکتان باش، سپاس بۆ ئێوەش. منیش پێم خۆشە پێش دەستپێکردنی گفتوگۆکەمان پیرۆزبایی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە هەموو هاوڕێیانی پێشمەرگە لە هەموو ئەو هاوڕێیانەی کە لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا ڕۆژێک لە ڕۆژان لە ریزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا خەباتیان کردو و شانازی بە ڕابردووخانەوە دەکەن. پیرۆزبایی لە هەموو ئەو ئازیزانە بکەم، واروها لە خانەوادەی سەربەرزی گیانبەختکردوانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و سڵاو درود بینێرم بۆ هەموو ئازیزانی گیانبەختکردووی ریزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. بێزگەلەوانە بە فرسەتی دەزانم هەروها یادی کەش بکەم لە هاوڕێ خانەی معینی هاوڕێ خۆشەویست و نزیکی خۆم بوو کە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە بە یادی ئەوە نیێو دێرکراوە و لەو ڕۆژەدا لە سیویەکی جۆزەردان یەکەم پێشمەرگەی کۆمەڵە بوو کە گیانی بەخت کرد. یادی بەرزوو بەڕێز بێت. هاوڕێی ئیبراهیم بە لە بنەڕەتەوە دەست پێ بکەین. بیرۆکەی پێکهێنانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە چۆوە هات؟ سەرەتای ڕێخستنی و هێزە چۆن دەستی پێکرد؟ لە ئەسڵا لە وەڵامی ئەو پرسیارە دەبێت بگەڕێنەوە بۆ چۆنیەتی شکڵگرتنی شۆڕشی ئێران لە دژی ڕژیم پاشایەتی. شۆڕشی سەراسەری لە ئێران لە دژی ڕژیم پاشایەتی لە سەرەتاوە هاوسەنجیەکەی ئەوە نەبوو کە لە کۆتاییەکەیدا خۆی نیشاندا. لە سەرەتاوە ئەم هێزە چەپەکان، هەم هێزی کرێکاری، هەم هێزی سکۆلار و کولەن جەماوەرێکی پێشکەوتنخواز و متەرەقی بەشێکی بەرین و بەشێکی کاریگەر لەو شۆڕشیان پێک دەهێنا. بەڵام بەهۆی پرژوو بڵاویان، بەهۆی نەبوونی ڕێبەریەکی منسەجم، بەهۆی لاوازبوون و پەراکەندبوونی بەتایبەت هێزی چەپ، ئەمانە هەمووی هۆکار بوون بۆ ئەوەی کە دەتوانم بڵام لە نێوەڕاستی مانگەکانی ساڵی 1357 بۆ لاوە هاوسەنجیەکە وردە وردە گۆڕە. یعنی ئێمە شاهدی ئەوە بووین کە دروشمی حزب فقط حزب الله ڕهبەر فقط ڕوح الله بەتایبەت لە تەظاهوراتەکانی تاسوعا و عاشورادا هاتە گۆڕێ و جەریانی ئیسلامی بەرەبەرە وردە وردە لەم قۆناغە بۆ ولاوە ڕەهبەری خۆی بەسەر کولی بزوتنەوەی دژی ڕژیم پاشایەتی تا ئەندازەیەک مسۆگەر کرد. لەو کاتە بوو کە ئێمە وەکو هێزێکی چەپ لە کوردستان
چالاکیمان بوو حزورمان بوو و هەوڵیشمان دەدا بوو ئەوەی کە بزوتنەوەی خەڵکی کوردستان لە خەباتی خەڵکی کوردستان لە خەباتی سەراسەری لێ خەڵکیێران جیانە بێتەوە و دوانەکەوێ لەو نیگەرانیەکان هەم بۆ ئێمە و هەم بۆ جەماوەری خەڵک بەرەبەرە زیادی کرد یعنی ئەمە هەمومان نیگەران بووین بۆی کە داهاتووی ئەم شۆڕشە و داهاتووی ئەو خەباتە کە دەمانزانی خاناخا بە ڕوخانی ڕژیم پاشایەتی منجەر دەبێت بەڵام داهاتوەکەی چۆن دەبێت ئەوە نیگەرانیشی جددی بوو لێرەدایە کە تشکیلاتی ئەمە بیر لەوە دەکاتەوە دەبێت تەدارکێک ببینێ بۆ ئاکامەکانی نەخوازراوی ئەو زوتنەوەی و ئەو خەباتەی کە ئەو شۆڕشەی کە بەرپا بوو بیرۆکەی لەواقعدا پێکەنانی هێزی چەکدار لە کوردستان بۆ ئێمە و ئەوەی کە خەڵک دەبێت چەکدار بێ ئەساسەن لەو نیگەرانیانەوە سەرچاوی کرد بەڵام بە شێوەیەکی دیاریکرا و چوار ڕەهەندی بابەتی بوون کە هەر کامەیان لە پەیوەند دەگەڵەوی دیکەشاندا زۆری جیاواز نەبوون لەکتر بەڵام کۆمەجیان کرد بۆ ئەوەی کە هێزی پێشمەرگەی کۆمەڵە بەم شێوەی کە 2000 شایدی بوونی دیتمان کۆمەلگای کوردستاندا حزور پێدا کرد پێک بێت ڕەهەندی یەکەمی سەرچاوەکەی لە نیگەرانی ڕێکخراوەکەی خۆماندا بوو یعنی ئەوەی کە داهاتووی شۆڕشێران چی لێ بەسەردی ئێمە دەمانزانی کە کۆمۆنیستەکان نابێ بکەونە شرایطێکەوە بێدەسەڵات و بێدەرەتان بن لە کاتێکدا کە ئاکامی ئەم شۆڕشە بە دڵخوازی ئەوان نەچۆ پێش ئەوە لێرەدا بوو کە مەسئلەی پێکێنانی باسکی چەکدار بۆ حزبی سیاسی وەکو بیرۆکە مەطرح بوو یعنی ئێمە وەکو حزبێکی سیاسی دەبێت باسکێکی چەکدارمان بێ کە بتوانین بەرامبەر بەو ڕووداوانەی کە لە پێشبینیمان دەکرد دێنەڕێ بتوانین سەنگەربەندێک بکەین بۆ دیفاع لە خۆمان بۆ برد بەرەو پێشبینی استراتیژی و ئامانجمان لە پێناوی ئەوەدا بوو کە ئێمە ڕیارماندا کە دوو ئامۆزشگای پێشمەرگایەتی کۆمەڵە لە شمال و لە جنوبی کوردستان دایر بکەین یەکیان لە منتقەی سەردەشت بوو لە شوێنی بەنێوی گۆڕەمەر و یەکیان لە منتقەی مەریوان بوو دوو کادری لە هاتووی کۆمۆنیستی کە لە فەلەستین دەورەیاندی بوو و لە سازمانی ئەندامی سازمانی وحدەتی کۆمۆنیستی بوون ئەمانە دوزی ئەو تێکۆشەرانە بوون کە لەگەڵ پرۆسی شۆڕ لە ئێرانە هاتبوونەوە ئەوانە هاتنە کوردستان و یارمەتیان داین لە پێکێنانی ئەو دوو بنکەیە بۆ ڕاهێنانی کادر بۆ پێشمەرگایەتی جگە لەوانە یەشێتی نیشتمانی کوردستان لە ناویشاندا کۆمەڵی ڕنجرانی کوردستان کە خۆی لێمە بە نزیک دەزانی ئەوانیش بوون و ئەوانیش یارمەتیان داین کۆمەجیانکردین لە تەجربە و لە ئەزمموی خۆیان و هەتا بە کادر و ساڵانی دواتریش هەروە ئیدامەیاندا بوو بە ڕاهێنان و کۆمەکردن بە هاوڕێیانی ئێمە ئەمەش کۆمەجی کرد بەوەی کە ئێمە بتوانین ئەو دەورەی پەروەردەکردنی کادر بە سەرکەوتووی بەنجام بگەین دوای ئەوەی کە ئەم کادرانە پەروەردە بوون و ئامادە بوون ئەوانەمان بە خێرایی ناردەوە بۆ ناوچەکان و هەر کام لەو هاوڕێیانە کە دەچوونەوە بۆ ناوچەکان ناوچەکە خۆیان بەپێی ئاموزشی کە دیبوویان دەبوون بە هەوێنی پێکێنانی هێزی چەکدار لە ناو ئەندامان و هەواداران و ڕفێقەکان هاوڕێیانی خۆمان وەکو تەشکیلاتێکی حزبی چەکدار ئەمە ڕەهەندێک بوو ڕەهەندی دووەم هەڵدەگەڕێتەوە بۆ ئەو نیگەرانیانەی کە هەر ئەو وەختە ئەو جار لە نێو جوتیارانی کوردستاندا پەیدا بوو جوتیارانی کوردستان بەهۆی ئەوە کە هەستیان بەوە دەکرد کە خۆمەینی کە ڕۆژێک لە ڕۆژان مخالفی ئیسلاحاتی ئەرزی و دابشکردنی زەوی بووە ئێستا کە دەستی باڵای پەیدا کردو یا خەریکە دەستی باڵا پەیدا دەکا لە شۆڕشی ئێراندا نیگەرانیان تا پەیدا بوو کە زەمینەکان دووارە بدرێتەوە بە ئەربابەکان و ئیسلاحاتی ئەرزی هەڵۆشێتەوە ئەلبەتە ئەو نیگەرانیە تەنیا نیگەرانیش نەبوو بە شێوەی واقعیش جریانی ئیسلامی ژێربەژێر پەیوەندی گرفت و دەگەڵ کۆمەڵێک لە کۆنە دەرەبەگەکان لە سەرانی عەشایر و تەنانەت مسەلحیشی کردبوون و شوڕایەکیش بە ناوی شوڕای عەشایری دروست ببوو کە ئەمانیش چەکدار بوون و هەڕەشەیان لە جوتیاران دەکرد کە زەمینەکانتان لێ دەستەینەوە ئەم نیگەرانیش بوو بە هەوێنی بچی بابەتی بۆ پێکێنانی هێزی یەکێتی جوتیاران و هێزی چەکدار بۆ یەکێتی جوتیاران یەکەم دەستەی یەکێتی جوتیاران لە ناوچەی مەریوان هەر لەسەر ئەساسی ئەم ئامادەیەی جوتیارانی هەژار لە دێهات و نەخشێکشکە کۆمەڵەتیدا بوو لەسەر ئەساسی ئەوە
ئەوڵین هێزی چەکداری یەکێتی جوتیاران لەوێ پێکات بە شوێنەوەدا هەم هێزی هەم ڕێکخراوی یەکێتی جوتیاران لە ناوچەکانی سەقز و دیواندەرە و سەردەشت و ڕەبەت و ئەوانە و شوێنەکانی دیکەش پێکاتن و هێزی چەکداری ئەم یەکێتیانەش دەستیان کرد بە جەولەکردن. طبعا پاشماوەی دەرەبەگایەتی زۆر ڕەزیلتر و ضعیفتر لەوە بوو کە بتوانێت بەرامبەر بەو تەوژمەی کە تەوژمی شۆڕەجێرانەی کە کۆمەڵەش هدایەتی دەکرد بەوە مخاومەت بکە و زۆر زوو مەحو بوونەوە ینی پاشەکشیان پێکراوە یەک دوو پەلە قاژیان کرد شەڕیان کردەوەتە کادرێکی زۆر تێکۆشەر و پێشکەوتوشمان هاوڕێ هەیە خاتوونی هەر لە بجەریانە گیانی بەخت کرد و هەروەها زەرروزیانێکیان گەیان بەڵام مجموعەن نەیانتوانی ببن بە ڕەوتێکی پایدار و ئەوان پاک بوونەوە بەڵام ئەو هێزەی کە لە دەوری یەکێتی جوتیاران کۆبوو بۆ هێزی چەکدار ئەوەش بوو بە ڕەهەندێکی دیکەی پێکەنانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە واخدا ئەوانە 2000 هەمووی بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە پێوەست بوون. ڕەهەندی سێهەم پەیوەندی هەیە بە تایبەت تەجربەیە کە ئێمە لە شاری سنە بوومان. لە شاری سنە هەم شوڕای شارمان بوو هەڵبژێردراوی خەڵک و هەم بنکەی گەڕەکەکانمان بوو. بنکەی گەڕەکەکان کە کاروباری هەموو گەڕەکەکانیان بەڕێوە دەبرد لە قۆناغێکدا چەکدار بوو. ینی تەماویلی خۆیان بە هەڵگرتنی چەک بۆ پارێزگاری لە گەڕەکەکەیان بۆ تەمینی ئەمنیەتی گەڕەکەکەیان بۆ ئەوانە پەیدا بوو کۆمەڵەش یارمەتیدان ئەو بنکانش چەکدار بوون و تا وەختێک کە شاری سنە بەدەست هێزی پێشمەرگەوە بوو ئەوانیان بوو هەم لە سازماندان و ڕێخستنی مقاومەت هەم لە بەڕێوەبردننی ئەم ئەموراتی ژیانی خەڵک کە لە شاری سنە پاشەکشەمان کرد ئەم ئەو هێزەی ئەو کەسانی کە لەو بنکانشدا متشکل ببوون ئەوانش بوون بە ڕەهەندێکی دیکە هەر بۆ پێکەنانی هێزی پێشمەرگە و دەگەڵ هێزی پێشمەرگە هاتنە دەرێ و بەشێکی دیکە لە هێزی پێشمەرگی کۆمەڵیان پێکەنە. ڕەهەندی چوارەم پەیوەندی هەیە بە سیاسەتێک کە کۆمەڵە بووی لەو سەردەمەیە لە سەردەمی شۆڕژی 1950 و دوای لە ساڵی 1950 لەو یەک دو ساڵەدا بۆ کۆکردنەوەی هەموو ئەو هێزە چەپ و ڕادیکاڵانەی کە هەمووشی ئەندامی ئێمە نەبوون یا وەکو ئێمە هاوفکر و هاوبیر و بۆ چۆن ئێمە نەبوون بەڵام لە هەمان کاتدا خۆیان لە چوارچیەوەی حرەکەتی چەپدا دەبیندەوە. ئەمانش ئەو جەمعیەتانش کە بەنێوی جەمعیەتەکانی دموکراتیک لە شارەکانی زۆری کوردستان پێکات بوو ئەوانش کۆمەڵێک لە تێکۆشەرانی سیاسی چەپ و ڕادیکاڵی شارەکانی کوردستان لە دووری خۆیان کۆ کردبەوە کە دەبەن هاوڕێیانی کۆمەڵەش لەگەڵیان بوون کە هێرش کرا بۆ شارەکانی کوردستان و جمهوری ئیسلامی هێرشی کرد و شارەکان بەرە جیرانەوە ئەمەش بوو بەڕەهەندێکی دیکە بۆ پێکەنانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. سەرجەم ئەم چوار ڕەهەندە بوون کە باسکی بەهێزی حزبێکی سیاسی ئەم پێکەناوە ساڵانی دواتر بوو بە هەوێنی مخاومەت. ئەلبەتە پێویستەوەش بڵێم کە لە دێهاتیش دوای پێکاتنی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و ئەم ڕەوتانش کە بەونەوە ئاریەکیان گرتەوە دوای ئەوە لە ناو دێهاتیشە جۆرێک لە ئامادەیی بۆ مقاومەت پەیدا بوو. کۆمەڵە هەوڵیدا بە ناوی هێزی بەرگری ئەو خەڵکەش کە ئامادەگیان هەبوو لە ماڵی خۆیان بن بەڵام چەکدار بن بۆ چەکی کۆمەڵیان بەشانەوە بێ و لە کاتی پێویستە دیفاع بکەن لە ئاوایکی خۆیان ئەوانش بوون بەڵام زۆر زوو ینی ئەمانش هەر تێکەڵاوی هێزی پێشمەرگە بوونەوە و لەواقعدا شتێک ڕێکخراوێک بە ناوی هێزی بەرگری پردەوام نەبوو. بەڵێ هاوڕێ ئیبراهیم پێش ئەوەی کە هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان دەست پێ بکات ئەرکی و هێزە چی بوو؟ پێش هەموو شتێ هەروەکو باسم کرد جوتیاران نیگەران بوون لەوەی کە ئاکامی شۆڕش بە زەرریان بگەڕێتەوە و زمینەکانە لێ بستێنەوە بوو بە هاندەرێک بۆ و ئێمە ئەم بسلا ئەو نیگەرە هەوڵماندا بە کۆمەجی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە کۆمەگی یەکێتی جوتیارانێک کە کۆمەڵە هیدایەتی دەکردن ئەو نیگەرانیانە بڕەوێنینەوە و ئامادەگیە لە خەڵکدا بۆ مقاومەت پێک بێنی. بەشێکی ئەوە بوو. بەشێکی لە وەزایفی ئێمە خۆسازدان بوو بۆ ئایندەیە کە پێشبینیمان دەکرد. ئێمە بەڕاستی ئێمە کەم و زۆری تر دڵنیا بووین لەوەی کە ئەم ڕەوتەی کە دێتە سەرکار ئەمە ڕەوتێکی فاشیستی مەسەبیە و نەک هەر دەستکەوتەکان بەبێ مقاومەت و بەبێ سازماندان و ڕێخستنێکی پراوپڕی سیاسی و نظامی ناپارێزرێ بەڵکە ممکنە هەتا ئەمنیەتی گیانی هێزەکانیشمان بە ئاسانی بۆ نەپارێزرێ ئەگەر خۆمان بۆ مقاومەتی ئەوە ئامادە دەکەین و هەروەها
موجودیەتی خەڵک بکەوێتە خەتەرەوە بەڕاستی یعنی ئەوەندە متعسب بوون لە ڕووی مەسەبیەوە ئەوەندە دژایەتیان هەبوو دەگەڵ سەرەتایی ترین مافەکانی دموکراتیشی خەڵک ئەوەندە دژایەتیان هەبوو دەگەڵ مافی دیاریکردنی چارەنووسی خەڵکی کوردستان کە مافیی پێشێر کراو بوو ئەوەندە دژایەتیان هەبوو دەگەڵ کرێکاری پێشڕەوە و ئینسانی سۆسیالیست و کۆمۆنیست و تعسواتێکی وها کوێر حاکم بوو و ئەوەمان ئێمە هەر لەو ڕۆژانەی پێش ڕوخانی ڕژیمی شاش بنابەرین خۆ ئامادەکردن هەم لە ڕووی سیاسیەوە و هەم لە ڕووی نظامیەوە ئەوە یەکێک لەو کارانە بوو لە ڕووی نظامیەوە خۆمان بە چەک و چۆڵی بەرحاڵ ئەوەی کە لە پادگانەکان بەدەسات بوون لە پاسگاکان بەدەسات بوون بەوانە تەیارکەین ئاموزشی نظامی پێویست ببینین ئەمما ئەوەمان ئێمە تەرخان کرد بۆ ئەو نوع حرەکەتانەی کە کردمان بێزگە لەوانە خۆ دەزانین باسی بنکەکانم کردن لە جێگایکی وەکو شاری سنا یا هەتا شوێنەکانی دیکەش کە شۆڕاکان پێکات بوون هێزی پێشمەرگی کۆمەڵە کاملەن هاوکاری دەکرد لەگەڵ شوڕایانەوە کۆمەژی دەکرد بۆ ئەوەی کە ئەمنیەت بەرقەرار بێ و بەرنامەی کاری شۆڕاکان بەڕێوە بچێت. هاوڕێ برایم کۆمەڵە لە هێنانی ژنان بۆ ڕیزی خەباتی پێشمەرگانە لە ئاستێکی بەریندا دەورێکی ڕەچەشکێنی هەبوو بۆم حرەکەتە لەگەڵ چ کێشە و گرفتێک بەرەڕوو بۆ سەرنجام چۆن جێگیر بوو ئەگەر بڵێم چۆن جێگیر بوو دیارە بە دەرەجە یەکەم بەهۆیەوە کۆمەڵە سیاسەتێکی دیاریکراوی لەم بابەتەوە بوو بەڵام لە ئەسڵا بەڕاستی بە هیمەتی خۆدی ژنان یعنی ئەم ژنانەی کە تحقیر و نایەکسانی ویان لە ژیانی خۆیاندا تەجربە کرد بوو وەختێک لە دەورەی ئینقلابدا لە دەورەی شۆڕشی 57دا مەجالیان بۆ کراوە و توانیان ئیرادەی خۆیان دەرببڕن ژنان توانیان بە هیمەتی خۆیان جێی خۆیان بکەنەوە یەکەم مەسەلاوەیە بەڵام ئەوەی تاوجگای کە بەرزشکێنی کۆمەڵە مەربوتە بەڕاستی مەسەلەوە نەبوو کە تا ئەو وەختە کەس چەکی بەشانی ژنەوە نەدی بوو بێت شتی وا بوو تاکوتەراک لێرە و لەوێ لە کوردستان لەم پارچیالە و پارچەی شتی وا پەدیدی ئاوا دیترا و زۆر لەو لە حەزەوە نامۆ نەبوو ئەوەی کە کۆمەڵە کردی دوو خصوصیەتی بوو یەکێک جەماوەری ترکردنی ئەو حرەکەتە یعنی لە مەقیاسێکی وەسیەدا ژنان هاتنە ناو ڕیزی خەباتی پێشمەرگانەوە و دووهەم ئەوە کە ژنان کە چەکدار بوون تەنیا بۆ ئەوە نەبوو کە چەکیان کردبۆشان بۆی بە شەڕ بێن دەگەڵ جمهوری ئیسلامی بەڵکە لە هەمان کاتدا ئەوان چەکیان کردەشان بۆ ئەوەی کە نیشان بدەن کە بەرابەرن و توانای ئەنجامی هەموو ئەو وەزیفە و کە ئەرکانیان هەیە کە پیاویشەیەتی هەر بۆیە پەیاماوەری یەکسانی بوون پەیاماوەری بەرابەری بوون لەناو خەڵکی منتەخە و لە هەموو کوردستاندا ئومێدیان لە ناو دڵی بە هەزاران ژنی کوردستاندا کردەوە بە هەزاران ژن لە کوردستان کە لە خانەوادی خۆیان لەژێر فشاری ئەخلاقیاتی سنەتی ئەزیەت دەکران تاقیر دەکران و ناڕازی بوون هەڕشیان دەکرد دەچین ناو هێزی پێشمەرگەی کۆمەڵە و بەو جۆرە پاشەکشیان بە برا و باوک و کەسوکاری متعسبی خۆیان دەکرد ئەگەریش زۆریان ئەزیەت کردبان سەرکێشان دەکردوە ڕەوانە هێزی پێشمەرگە دەبوون و ژمارێکی زۆر لە ژنانی کە بەو نەوعە لەژێر سلافشاری سنەتایی دۆکەوتوی کۆمەلگادابوون هاتنە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵەوە ئەمە شتێکی زۆر مهم بوو بێزگە لەوانە بە بڕوای من ژنان لە ناو هێزی پێشمەرگەی کۆمەڵدا بە دوو قاتی کوڕان زەحمەتیان کێشا ئازاریان دی تا توانیان خۆیان جێگیر بکەن مشکلاتێکی زۆر بە بۆنەی ژن بوونیان کە هەیەیان بە ڕسمیەت نەدەناسرا درەنگ بە ڕسمیەت ناسرا قبول نەدەکراوە ئەوان حتا لە شەڕەکاندا بۆەوەی کە نیشان بدەن کە چیان لە پیاوەکان کەمتر نیە زۆرتریان فیداکاری دەکرد لە سەرتاوە بەڕاستی بۆ خودی کۆمەڵەش جۆرێک لە محافزەکاری هەبوو ئێمە پێمان وا بوو کە بلە بەرچاوگرتنی ئەوەی کە هێزی پێشمەرگە زۆرتر مەجای فعالیت و تێکۆشانی لە دێهاتە و ممکنە ئەخلاقیات و ڕەوابط و فەرهەنگی سنەتی لە دێهات ئەو پەدیدە تازەیە و ئەو سنەت شکێنە بە ئاسانی قبول نەکا تۆزە نیگەران بووین هەر بۆیە لە ئەوڵۆ بڕیارماندا کە دەستەی پێشمەرگەی سەر بە جیاوازی ژنان پێک بێنی و یەکەم دەستەی پێشمەرگەش کە پێشمەرگەی ژنانیش کە چەکدار کرا جیاواز بوون لە پیاوان و ئەوان دەستیان کرد بە جەولە لە ناوچەی بۆکان بەڵام بەڕاستی زۆر زوو ینی نیگەرانەکەی کۆمەڵە ڕەویەوە معلوم بوو کە لە جێی خۆی نەبووە تۆ سەفکرد لەوە بکەوە لەم دەورەیەدا ئەمە شاهیدیەوە بووین
ژنی پێشمەرگە کە تا ئەو وەختە و تا ئێستاش ڕێگای نییە ڕێگای نەبوو بچێ بۆ مزگەوت چونکە مزگەوت بەسلا قاع بوو شوێنێک بوو بەلەخرە بۆ خۆکردنەوە خەڵکو بۆ قسەکردن ژنی پێشمەرگە دەچوە ناو مزگەوت و دەچوو لە شوێنی میحرابی مزگەوت سخۆنرانی دەکرد بۆ چێ بۆ پیاوان و نەسیحەتی پیاوانی دەکرد و ئامۆژگاری پیاوانی دەکرد تۆ تەمەشای کە هەمووی ئەوانە جرم بوو یان لە سنەتی دەکەوت ژن بوون جرمێک بوو چوونە مزگەوت جرمێک بوو نەسیحەتکردنی پیاوان لەلایەنژنەوە جرمێک بوو بەڵام هەم پێشکەوتووی بوونی کۆمەلگاکە بە بڕای من ینی ئەوەن لە ڕادەیەکا بوو کە ئەوانەی هەزم کرد ئەوانەی هەزم کردنی ئەو سنەتە دواکەوتوانەی وردەوردە پاشەکشە پێکرد بێزگە لەوانە دڕندەی جمهوری ئیسلامی و ئەو فیداکاریانش کە کچان و ژنانی ناوڕێزەکانی کۆمەڵە لە شەڕەکاندا لەخوا نیشان دەدا ئیتر هەموو سنەتگرایەکی کە لە وشکیشی وردە متەقاعد کرد بەوەی کە احترامیان بدانێ و ڕێزیان لێ بکرێت بە بڕای من دەستکەوتێکی مهم بوو بە ناوی کۆمەڵەوە و بە ناوی ژنانی سۆسیالیست و تێکۆشەرانی کۆمۆنیستی ژن لە کوردستان بە ناوی ئەوانەوە تەسبیت بوو و لە شوێنەکانی دیکەی کوردستان دوای ئەوەدا ئەشکالی دیکە ڕەچاو کرا. هاوڕێ ئیبراهیم ئیستراتیژی هێزی پێشمەرگەی کۆمەڵە چی بوو؟ لە ئەسڵا ئیستراتیژی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بەش جیاواز نەبوو لە ئیستراتیژی عمومی کۆمەڵە. ئیستراتیژی کۆمەڵە هەر لە یەکەم ژمارەی گۆڤاری شۆڕش کە ئۆرگانی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە بوو لەوێدا فۆرمۆلەکرا ئێمە تاکیدمان کرد لەسەرەوەی کە پەیوەندێکی نەپساوە هەیە لە بینی خەباتی چەکداری و خەباتی جەماوەری و ئەو دوانە شان بەشان یەک دەبێ بچنە پێشێ ئەوە بە تایبەت خەباتی چەکداری ناتوانێت لە خەباتی جەماوەری دواکەوێ و یا لە خەباتی جەماوەری زۆر پێشکەوێ دەبێت شان بەشانی خەباتی جەماوەری بچێتە پێشێ کەوا بوو ئێمە سێ مەیدانی بە تەدریج و لە مەجالەکانی دواتردا ئێمە ئەو استراتیژیمان فۆرمۆلە کرد سێ مەیدانی ئەسڵی ئێمە خەباتمان دەستنیشان کرد بۆ کە محوەرەکانی استراتیژیەوەیکە خەباتی کرێکاری بوو کرێکاران کوردستان گەشەیان کرد بوو هاتبوون ڕوو لە ڕووی ژمارەوە لە ڕووی ئاگاهی وشیاریەوە و لە ڕووی بەشداریان لە خەبات شۆڕجەرانی کوردستاندا و ئەمانە بوون بە استراتیژیەمەدا ڕوکنێک بوون خەباتی ئەترازی جەماوەری ئیتر لە خەباتی خەڵکی گەڕەکە فەقیر نشینەکانەوە بگرە تا هەموو ئەو ئەشکاری جۆراجۆری خەبات کە ئەو وەختانە تایبەت لە ئارادا بوو و تەمکین نەکردن و سەردانەوان نەنەواندن بۆ ئەو فشار و زوخت و زۆرێک کە جمهوری ئیسلامی یا دەست و پەیوەندەکانی مەحەلی جمهوری ئیسلامی دیان هێنا ئەمە خەباتێکی ئەوە بوو واقعی و لە زەریاندا بوو و هەروەها خەباتی چەکداری ئەم لە لێک هەڵپێکانی ئەم سێ شکڵە لە خەباتدا بوو خەبات بوو کە هەر سوکیان نمونەی واقعیان بوو کە ئێمە ئیستراتیژی خۆمان لە واقعدا ساغ کردبەوە و لەتوان بڵم لە یەک دروشمدا خۆی نیشان دەدا هەڵچنین و ڕاماڵینی هێزی داگیرکەر لە کوردستان لە مێژووی کوردستاندا هەمووی ئەوانە جێگاو شوێنی خوارێ مەسەلەن بۆ نمونە خەباتی کرێکاری لە ئەوجی خەفەقانی جمهوری ئیسلامیدا و لە ئەوجی دەسەڵاتی جمهوری ئیسلامیدا بەسەر کوردستان لە شاری سنە لە ئەوڵی مانجمەی لانیکەم 2000 مەراسمی گەورە بەرپا بوو حتا تەزاهورات کرد تەزاوراتی کرێکاری مەراسمی ئەوڵی مانگیمەی تەزاوراتی کرد لە ساڵۆنی تەختی لە پاساژی عزەتی لەوە بەرگزار لە شوێنەکانی دیکەی کوردستانی جمهور لە سەرقەت لە شوێنەکانی دیکە جموجۆڵی کرێکاری واقعیەتیش عینی بوو پێشڕەوانی کرێکاری وجودیان بوو اعتصاب و مانگرتنی کوورەخانەکان ساڵ نەبوو کە لە کوورەخانەکان کە زۆربەی ئەو کوورەخانان و کرێکارانەی کوردستان کە دەچوونە بە تایبەت دەرەوەی کوردستان لەوێ بوون زۆریش لە زێر کاریگەری فەرهەنگ و ئامۆزشی کۆمەڵەدا بوون ئەمانە ئەتسابیان دەکرد و ئەتساباتی گەورەی کرێکاری کەوتەڕێ لەو ساڵانەدا لەناو کوورە پەسخانەکان بۆیە دەڵم کوورە پەسخانەکان چونکە ئەوان بەهۆی پەراکەندەبوونی شوێنەکانی کار و تەولید لە کوردستان ئەوان اجتماعی گەورەی کرێکاری بوون کەوایە ئەو خاڵی استراتیژیکە بۆ ئێمە مهم بوو خاڵی ئەسرار و مبارزەی جەماوەری ئەوەش مهم بوو ئێمە جارێ لە ساڵی 59 ئەتسابی عمومی خەڵکی کوردستانمان بوو خۆمان فەراخانماندا دەگەڕاست بێ دموکرات بێکەوە بۆ ئەتراز بە ئەعدامی 59 نەفەرەکەی مەهاباد
یا شازدەی گەلاوێ یا ئەساباتی عمومی دیکە و نیشان دەدا و تا ئەمڕۆژ هەیە نیشان دەدا کە لە کوردستان حرەکەتێکی هەیە بە نێوی حرەکەتی جەماوەری و لە هەمان کاتدا خەباتی چەکداری ئێمە ئەگەر تەمەشای مێژووی ئەم ساڵی ڕابردووی خەباتی شۆڕجێڕان لە کوردستان و بە تایبەت مێژووی کۆمەڵە بکەی لە هەموو لەحزەیەکە دەبینی کە ئەم قۆنا ئەم مثلا میحوەرە ئەسلیانەی خەبات چۆن لەگەڵ یەک هەڵپێکراون و چۆن تەسیران وەرگرتووە لە یەکتر تا ئەمڕۆ چۆن هاتووە. هاوڕێی برایم هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە ڕووی نظامیەوە لەم ماوەی ئەم ساڵانەدا قۆناغگەلێکی تێپەر کردووە. ئەوەی ڕاستی قۆناغبندیکردنی فعالیەتی هێزی پێشمەرگە بە شێوەی جۆرا زۆر دەکرێت. یەکێک ممکنە مەسەلەن دفاع لە شارەکان و شەڕی شارەکان بە قۆناغێکدا بنێ دوای ئەوە دفاع لە میحوەرەکان و دفاع لە مەناتقی ئازاد بە قۆناغێکدا بنێ پاشەکشە و هاتنی ئەو دیوی سنوور بۆ هێزی بۆ ناوەندەکانی مرکزی ڕەهبەری کۆمەڵە و حزبەکانی دیکە بە قۆناغێکدا بنێ ئەوانە هەمووی ئەوانە دەتوانێت قابلی دەرکە ینی واقعیشن بەڵام بە بڕوای من یەک قۆناغبەندی ئەساسی تر هەیە قۆناغی یەکەمی قۆناغی دیفاع لە دەستکەوتەکان بوو ینی کوردستان ئازاد ببوو تا ئەندازەیەکی زۆر ئازاد ببوو لە ینی ئەو دەسەڵاتی ڕژیم شاروخا بوو دەسەڵاتی جمهوری ئیسلامی هێشتا جێگیر نەبوو بوو بەتەوا یا کەم و زۆر جێگیر دەسەڵاتی کەم بوو لەرە لەوێ هەبوو بەڵام دەسەڵاتی ئەسلی هەر بەدەست جەماوەری خەڵک و حیزبە سیاسیەکانەوە بوو ئەمە لەم دەورەیەدا هێزی پێشمەرگە دیفاع دەکات لەو دەستکەوتانەی ئەمە لە هەمان کاتدا دەورەیەکە کە هێشتا شۆڕشی سەراسەری لە دژی ڕژیمی شاش کە بەرپا بوو هێشتا بە تەواوی بە وسیلەی جمهوری ئیسلامی سەرکوت نەکراوە ئەم شۆڕشەی کە لە 56 و 57 دەستی پێکرد لە واقعدا دوای هاتنە سەرکاری جمهوری ئیسلامیش ئیدامەی بوو و تەنیا لە 61 لە ئەوایل داهی 60ەکە ئیتر بەتایبەت زەربەی قورسی لە 30 خۆردانی 60 خۆرد شاهیدی ئەوەین کە شۆڕش پاشکشی پێک ئەگینا کرێک خەڵکی خوزستان خەڵکی تورکمەن سەحرا کرێکارانی بەندەری ئەنزەلی دانیشتجویانی دانشگاکان کرێکارانی ئیسفەهان و هەروەها مەخاومت لە هەموو جێگایکی ئێران درێژێ هەبوو و ئەم دەورەیە لە کوردستانیش لە جۆرێک لە هەماهەنگی لەگەڵ خەباتی مقاومەتی سەراسەری دیفاع دەکرێت لەو دەستکەوتانە ئەوە دەورەیەکە کە کوردستان دەبێتە ناوەندی ئازادی و دموکراسی و بوژانەوە و هەموو ئەوانە ئەمە دەورەیەکە تەبعەن جمهوری ئیسلامی هێرش دەکات هێرشی کردو ئەوەی پێتەحمل نەدەکرا پێ بەپێ ئەوەی کە هەوڵی دابەوەی کە ئەرسەکانی دیکەی مقاومەت و خەبات لە ئێراندا تێک بشکێنێ بەرنامەڕێزیی کرد بۆ هێرش بۆ سەر کوردستان و هێرشی کرد ئەو هێرشەش تێکشکە و دەورەیەک دەستی پێکرد کە دەورەی لەواقعدا تاقیکردنەوەی ڕێگاچارەی ئاشتیانەی پاراستنی دەستکەوتەکان بوو دەکرێت بە گفتوگۆ بە مزاکرە ئەوە بکرێت ئێمە خوب تەبعەن دەمانزانی ئەو جمهوری ئیسلامی ماهیەتیمان دەناسی دەمانزانی ناکرێت بەڵام دەبا ئەو دەرکەی خۆمان بە دەرکی عمومیش تەبدیل کردبە ینی کۆمەڵانی خەڵکی کوردستانیش هەمویان لیان حاڵی بووە ئەم دەورەیە لە واقعدا ئێمە هەم مزاکراتێکی هەر هەڵغێرە مستەقیم و مستەقیم و بە شێوەی جۆراجۆرمان لە ناوخۆی کوردستاندا بۆ پێکەنانی هەیەتی نمایندەجی خەڵکی کوردو کە ئەوە بخۆی بەحسێکی جیاوازە هەم ئەوانە بردە پێشەوە هەم لەگەڵ جمهوری ئیسلامیش هەموو ئەو مثلا زەرفەتانەی کە دەبوایە تاقیکرانەوە و ثابت بوو بە کۆمەڵانی خەڵک ئەو فایدەینێ و ئەو دەورێش دەورەیەک بوو کە هێزی پێشمەرگە خەریکی خۆ ئامادەکردن بوو هێزی پێشمەرگەی کۆمەڵە خەرچی خۆ تیارکردن بوو لە هەموو لە حازێکەوە ئێمە بۆ ڕۆژێکیش هێزی ئێمە هێزەکان ئێمە غافڵ نەبوون لەوەی کە دەرەنگیازوو دووبارە جمهوری ئیسلامی حەملە دەکاتەوە بەڵام ئەوە کاتێکە کە شۆڕش لە سەتحی ئێراندا شکستی خواردووە یعنی انقلابی 57 ڕاستەکە ڕژیمی شای سەرنگون کرد بەڵام وەکو ئینقلابێک ئارزوەکان و ئاواتەکانی کۆمەڵانی خەڵکی بەدینەهێنا وە شکستی خوارد ئیتر کوردستان دەستی کرد بە مقاومەت کە هێرشیان کرد ئەمە خۆمان ئامادە کرد بوو حێزە سیاسیەکان خۆیان ئامادە کرد و خۆمان ئامادە کرد بۆ مقاومەت خەڵکیمان ئامادە کرد بوو و بەڕاستیش دەتوانم ئەوەی داعا بکەم کە کۆمەڵە هەوێنی ئەو مقاومەتە بوو من ئینکاریەوە ناکەم هێزەکانی کەش بوون خەڵکی کەش بوو هەموو ئەوانە بوون بەڵام کۆمەڵە ورەیدا بەو جەماوەرە بۆ مقاومەت ئەوە
داخل ئاسۆی جۆرێک لە سەرکەوتنی لە بەرچاوی خستە بەرچاوی خەڵکووە بەڵام ئەمە دەورەیەکە کە ئیتر خەباتی شۆڕژگەڕانە لە کوردستان هەر ئیدامەی شۆڕشی ئێران نییە شۆڕشی ئەو شۆڕشە دیاری کراوە ئێران شکستی خواردو کوردستان لەو قۆناغەدا دەچێتە ناو سەنگەری میلیەوە لە سەنگەری خودمختاری و حقوقی نەتەوایەتی و حەقی میلی و مافی دیاریکردنی چارەنووس و هەموو ئەوانەدا دەست دەکات بە مقاومەت لە بەرابەر جمهوری ئیسلامیدا و ئەو سەنگەر و ئەو مقاومەتە لە واقعدا سەرکەوتنی خۆی دەوا بۆ تعریف کرابایە ئیتر ئەم مقاومەتە ئاسۆی ئەو مقاومەتە بە خەڵکی کوردستان ئەوە نەبوو کە ئێوە لێرەوە جمهوری ئیسلامی دەڕوخێنن یا ئێوە دەبێت هەر مقاومەت بکەن هەر مقاومەت بکەن تا ڕۆژێک لە ڕۆژان جمهوری ئیسلامی خۆی لە تارانەوە بە جۆرەی دەڕوخێن ئێمە موەزەف بووین کە بۆ ئەو مبارزەیە و بۆ ئەو خەباتە دیاری کراوە سەرکەوتنی خۆی تعریف بکەین بۆ بەرنامەی کۆمەڵە بۆ خودمختاری دوای بەرنامەی کۆمەڵە بۆ حاکمیەتی جەماوەری هەرچی ئەوانەمان هێنا گۆڕەوە بە شعاری هەڵچنی و ناماڵینی هێزی داگیر کرد لە کوردستان بچێتە دەرێ ئێمە ینی ئەگەر هەر توانەمان بواە هەر بستێکی خاچی کوردستان هەر ئاوایەکی خاچی کوردستانمان دەپاراست هەوڵمان دەدا بیپارێزین و ئازادی کەین و تێیدا بالاخره بەرنامە و سیاسەتی خۆمان بەڕێوەبەرین و ئامادەگی بۆ مقاومەتی دەمانزانی ئەمە دەمانزانی ئەو سەرکەوتنەی کە بەدەستیژدەیە لە کوردستان ناپایدار دەبێت ئەگەر شۆڕشێکی سەراسەری لە ئێران نێتە هانایەوە وازە ئەو دەستکەوتانە جێگیر نەدەبوو بەڵام لە هەمان کاتدا دەبواە خۆی سەرکەوتنی خۆشی بۆ تعریف کرابایە و ئەم سێ قۆناغە لە واقعدا سێ قۆناغی جیاوازی ئەساسین کە هەڵسوکەوتی هێزی پێشمەرگەش تێیدا دەستنیشان دەکرێت لە قۆناغی یەکەم و قۆناغی دووەمە شەڕی جەبهەیی دەکەین ئێمە جەبهەمان لە بەرابەر جمهوری ئیسلامیدا پێکهێناوە دیفاع دەکەین لە شارەکان خەڵکی شارەکان خوازیاری دیفاعکردن خەڵک بە چاوی گریانەوە پێشمەرگە بەدرەخە دەکەن کە لە شارەچێ دەرەخین دوای ساڵانی دواتریش ئیتر خەباتی پارتیزانی دەست پێ دەکا ئەمەش قۆناغێکە من پێم وایە لەو قۆناغانەی کە بەسەر هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا هاتووە شەڕی کۆمەڵە و دموکراتیش قۆناغێک و کە بەڕاستی ئەویش هەم زەرروزیانی خۆی هەبوو و هەم ناتوانی لە مێژووی واقعی کوردستان جایکەوە. بڵێ هاوڕێ ئیبراهیم ئیستراتیژی هێزی پێشمەرگەی کۆمەڵە ئەم بەم جۆرەی کە خۆتان باستان کرد وەدین هات ئەگەر وایە لە ڕووی بابەتیەوە دەستکەوتەکانی خەباتی پێشمەرگانە چۆن کۆبەنی دەکەن پێش هەموو شتێک بە بڕای من خەباتی پێشمەرگانە لە کوردستان توانی هاوسەنجێکی هێز بە وجود بێنێ کە تا ئێستاش خەڵکی کوردستان بەرهەمەکەی هەڵدەگرێتەوە ئەو هاوسەنجی هێزە یەکەم بە مقاومەتی خۆی نەیهێشت ورەی خەڵک دابەسێ یعنی ئێمە هیچ سەنگەرێکمان بەبێ مقاومەت چۆڵ نەکرد بە تەجربەش ثابت بوو بەڕاستی حتا لە جریانی مقاومەتدا خەڵک کەمتر تەلەفات دەدا تا بە پاشەکشە و هەزیمەت لە هەر شوێنێک کە هێزی پێشمەرگە نەبووە پاشەکشە کراوە هەزیمەت بووە یا بە هەرحاڵ مقاومەتی ئەو تۆ سازمان نەدراوە جنایەت خوڵقاوە تەواوی جنایەتەکانی مەسەلەن فەرزکە قارنێ و قەڵاتان ئیندرقاش کانی مامسەید و دەیان شوێنی دیکە کە ڕوویداوە هیچیان نەتیجەی مقاومەتێکی چروپڕی پێشمەرگانە نەبووە یعنی ئەمە زۆر زوو بۆ نزدەگەیشین کە ئەگەر دەمانەوێ گیانی خەڵکیش بپارێزین دەبێت مقاومەت بکەین و دەبێت ئەو مقاومەتێکی جانانە بێ دوژمن چکێن بێ لە هەر ئەرسێکی دیاریکراودا ئەگەرچی لە ڕووی استراتێژیکشەوە نەهاتن پاشەکشەی بەدواو بێ خەڵکی کوردستان لە پێناوی ئەو مقاومەتی کە هێزی پێشمەرگەی کۆمەڵە و هێزی پێشمەرگە بەگشتی لە کوردستان کردوویەتی ورەی دانەبەزیوە و ئەو دانەبەزینی ورە هەر ئەمڕۆژ دەیبینی هەر ئەمڕۆژ تەفاوەتەکانی کەسێک کە تەفاوەتەکانی کوردستان لەگەڵ شوێنەکانی دیکەی ئێران باز دەکا خامک لەسەر ئەو خاڵەدا دەنێ کە خەڵکی کوردستان ورەیان بەرزە تەمان مقاومەت لە هەمان کاتدا ئاگاهیشی دەهێنا شعوری سیاسی خەڵکی دەبردە سەرێ و چونکە بەتایبەت هێزی پێشمەرگەی کۆمەڵە تەنیا هێزێکی چەکداری شەڕکەر نەبوو لە هەمان کاتدا هێزێکی سازماندەر بوو هێزێکی ئاگاهی بەخش بوو دەستەجاتی سازماندەی کۆمەڵە دەستەی ڕێخستنمان بوو دەستەی ڕێخستن دێ بەدێ و شوێن بە شوێن دەگەڕان بۆ ئەوەی کە ئەو ئامادەی سیاسی لە خەڵکدا بۆ مقاومەت تەقوێتکەن و پێکی بێن و خەڵک بە ڕێخستن لە ناو خەڵکا تەقوێتکەن
ئەوانە هەمووی ینی مەرزوماتی شرایەتێکی پێکەنا کە بە خۆلاسەی کوتم هاوسەنجی هێز بە قازانجی خەڵک لە بەرابەر جمهوری ئیسلامیدا گۆڕە. ئەو هاوسەنجی هێزە لە زۆر شەدا دەبینینەوە. یەکەم مەسەلەن فەرزکە ئەوڵەن ئەگەر ژمارەی ئیعدامیەکانی دەهەی 60 تەمەشاکەین لەگەڵەوەژدا لە کوردستان زۆر کەس ئەدام کرا و جنایەت زۆر کرا، بەڵام مقایسەی کە دەگەڵ ئەو بەشانەی دیکەی ئێران ژمارەی ئەدامیەکانی ئەو بەشانەی دیکەی ئێران مەسەڵەن فەرزکە خۆراسان یا ئوستانی مەرکەزی تاران یا مەسەڵەن ئوستانی سفەهان مقایسە کە دەگەڵەوە کوردستان کەمتری تەلەفات داوە. کەمتری تەلەفات بۆچی لەبەرەوەی کە ئەو کەسانی کە گیانیان دەکەوتە خەتەرەوە داهاتن دەبوون بە پێشمەرگە. یعنی دەستەوەستان نەبوون کە هەروە ڕاوەسن لە ماڵێ فەورە ئەگەر شناسایی کراون بیانگرن ئەوتا ئەدێ هەر دەکەوتنە گیرەوە ئەدێ هەرمانەوە ئەوەی کە ئێدامەکاری بدەن بە فعالیتی نهێنیەمە گیران و ئەدامیشکران و بەداخەوە ئەوانە جزئی گوڵی سەرتۆپی مقاومەتی ئێمە بوون. بەڵام لە هەمان کاتدا وجودی هێزی پێشمەرگەی کۆمەڵ و پەناگاکان و پایگاکان و مەقەڕاتی لە هەر شوێنێک کە بوو مەکانێک بوو بۆ حەوانەوەی ئەو کەسانەی کە دەکەوتنە خەدەرەوە. ئەوە نمونەیەکی دیکەدان پێ بڵام تا ئێستاشی لەگەڵ بێ پێشمەرگەی پێشمەرگە لە کوردستانەوە دەچێت ئەگەر مەسەڵەن فەرزکە شاکی خصوصی نەبێ یاگە بەهانەیەکی زۆر نەبێ کارێکیان پێی نەداوە ناسارن لەبەرچی لەبەرەوە نانهێنە ئەو هێزە تەقوێت بێ دانەوە خەڵک لێی دەترسن. خۆ دەشزانین ئێمە مەسەڵەن بۆ نمونە چەند ساڵێکی شەمە خەباتی پێشمەرگا ینی شەڕی پێشمەرگانەمان لە ناوەوە نیە. هێزی پێشمەرگەمان هەیە بەڵام شەڕی پێشمەرگانە ناکەین. بەڵام ترسێک کە وجودی ئەو هێزە کە ئەگەر بەهێز بێ ئەگەر تەقوێت بێ ئەگەر ورە بدە ورە بەخش بێ هەموو ئالە خستوێتە ناو دڵی دوژمنەوە وای کردووە کە ئێستاش ناچارە جۆرەی لە چاوپۆشی لێ بکە جۆرەی لە سازشی لەگەڵ بکە و ئەوە شێکی عینیە ئەوان ینی ئەوانش حساب دەزانن دوو چوار دەزانن و لە ڕووی حسابی خوانەوە دەزانن کە ئەگەر ئەو سازشە نەکەن دەگەڵ هێزی پێشمەرگە و ئەو چاوپۆشیانە نەکەن ئەو هێزە زۆرتر تەقوێت دەبێت زۆرتر تەقوێت دەبێتەوە بەزەرری خوان تاوا دەبێت. دەمەوێت بڵام کە ئەمەش دەستکەوتێکی دیکەیە کە بێجگە لەوانە بە بڕوای من دەستکەوتێکی دیکەی هێزی پێشمەرگەی کۆمەڵەکە من زۆر جارەوەم باس کردو مەربوتە بە شەڕی ئێران و عێراق. لە جەریانی شەڕی ئێران و عێراقا بەهۆی ئەوە کە پێشمەرگایەتی هەبوو لە کوردستان و هێزی پێشمەرگە جەولەی هەبوو لە ناوچەکانە حزوری بوو جمهوری ئیسلامی جورئەتی نەدەکرد سەربازگیری بە لێشاو بکە. سەربازگیریشی زۆر مەحدودی دەکرد و هەمیشە نیگەرانی ئەوە بوو کە خەڵک ئەوانەی کە دەیان هەیە بن بۆ سەربازی بێن بن بە پێشمەرگە. وەسەن دروشتمانەوە بوو مەسن بۆ سەربازی وەرن بۆ پێشمەرگایی چەکی دەوڵەت هەڵمەگرن چەکی شۆڕش هەڵگرت چەکی ئینقلاب هەڵگرت. بەرەو ئەوە هەم وەڵامی دایەوە و هەم پاشەکشەیەکی بە ڕێژیم کرد کە ئیتر هەموو ڕۆژێ بە سەدان جەنازە بۆ خەڵکی هەموو شارێک نهێنێتەوە. ڕاستە ئێمە زیاتر لە 2000 ئەوانەیە کە لێرزی پێشمەرگەدا شەهید بوون یا دوو تا 3000 کولەن قوربانی داوە کۆمەڵە بە هەموو ئەرسەکانی فعالیەتیەوە. بەڵام ئەم خوێنانەی کە ڕژاون لە هەمان کاتدا لە پێناوی پاراستنی گیانی چەند بەرابەر کەسی خۆیان کەسی دیکەی ناو کۆمەلگاکەیاندا بوو. بەڵێ هاوڕێ بڕین ئێوە باسی شەڕی دموکرات و کۆمەڵە وەکو یەکێک لە خۆناغەکانتان کرد. دیارە باسکردن لەسەر هۆکاری وەڕێکەوتنی ئەو شەڕە خۆی جێگەی باسێکی ورتر و تایبەتێکی دیکەیە. بەڵام پرسیارم ئەوەیە لە ڕووی نظامیەوە سیاسەتێکی دیاریکراو لەلایەن کۆمەڵەوە بەسەر ئەو شەڕەدا نازر بوو. بەڕاستی هەز دەکەم لەو بەشەی ئەوەڵی پرسیارەکەشت ناگوزاریم ینی من پێم وایە کە باسکردن لەوەی کە هۆکاری ئەو شەڕەش چ بوو لانی کەم ئەگەر زۆر بە تەفسیلیش نەبێ لەو گفتوگۆیەدا لە جێی خۆیتی بۆ ئیجازە دەخوازم کە قسەیەک لەسەر ئەوەش بکەم بەڕاستی. بۆ ئەو قسەش بەڕاستی بەحسی تاریخە ینی و تاریخ من و تۆش نەینووسینەوە یەشی دیکە دەینووسێتەوە و نهایەتەنیش لە ڕاستیەکان لەژێر تەپوتۆز و خەس و خاشاک دێنە دەرێەوە واقعیەتەکان ڕوون دەبنەوە ینی هەم تاریخی دنیا هەر ئاوە ڕوون بۆتەوە ینی کەس نەیتوانیوە بۆ هەمیشە مێژوو بە مەیلی خۆی بنووسێتەوە. بەرەوە ئەم باسکردن لەو مێژووە نابێ تەسیر بکاتە سەر پەیوەندی
مثلا فەرزکە ئێمڕۆی ئێمە و حزبی دموکرات ئەمڕۆ ئێمە و حزبی دموکرات پەیوەندێکی ئاساییمان هەیە هاتوچۆمان هەیە دیالۆگمان هەیە لە بەعزە مەواردێکە و بەتایبەت لە مەسایلی لە مانگرتنە گشتیەکاندا هاوکاری زۆر مؤثرمان بۆ لە تحریمی انتخاباتی ڕیاست جمهوری هاوکاری بوومان بۆ ئەوانەمان ئێمە بە سۆرتی قەتەنامەیەک لە ئاخرین کۆنگرەی خۆشماندا لە هەموو کۆنگرەکانماندا فۆرمۆلە کردووە بەیانمان کردووە پێی ئەوە چینە پێشێ بنابەرین باسکردن لەو مێژووە بە مانای شێواندنی ئەو مناسباتە نابێ ئەو وەربگیرێ بەڵام مێژووە دەبێ باس بکرێت من ئێستا چەند خاڵێک ئاماژەی پێ دەکەم کە بڕوای من نیشان دەدا کە کۆمەڵە دەستپێشخەری ئەو شەڕە نەبوو کۆمەڵە هۆکاری ئەو شەڕە نەبوو جارێ یەکەمەوە تەنیا کۆمەڵە نەبوو کە زەربەی حزبی دموکراتی دەخوارد پێش ئێمە ڕای کارگەر شاخایەک لە چریکی فیدایی پەیکار هەموو ئەوانە زەربی شەستی حزبی دموکراتیان خوارد بوو ساڵانی دواتر حتا ڕەفیقەکانی نێوخۆشیان کە لێیان جیاب بوونەوە هەر زەربی شەستیەوەیان خوارد لەبەرەوە ئەوە تەنیا کۆمەڵە نەبوو کە بەسلا چێوی ئەوەی کە من پێی دەڵێم پاوانخوازی ئەم دەورەی حزبی دموکراتی دەخوارد بەڵام ئیتر کۆمەڵە بەهێزتر بوو کۆمەڵە لە موقعێتێکدا نەبوو وەکو پەیکار یا وەکو سازمانهای سیاسی دیکە کە بە ئاسانی سیاسەتی حزبی دموکراتی بەسەردا تێپەڕبی دوو هەم اتحادیە کۆمۆنیستە من ئەوم لە بیست هەتا ناوێت اتحادیە کۆمۆنیستایشێک لەو ڕێکخراوانە بوو کە ئەوان شەر زەربەی حزبی دموکراتیان خوا لە کوردستان بەڵام بەهەرحاڵ ئەوەی کە ئێمە وەکو مەترسی لە ڕووی ئەو نمونانەوە هەستمان پێ دەکرد واقعی بوو یعنی بێزگە لەوانە ئێمە بەعزە کارێکشمان دەکرد لە دێهات مەسەلەن فەرزکە ئێمە بەپێی تەبیعەتی کار شوڕای دێمان دروست دەکرد دەچوینە دێ هەوڵمان دەدا خەڵکی ئاواییەکە شوڕای دێکەی خۆیان دروستکەن و خۆیان ئیدارەی ئوموری خۆیان بکەن بەتابێت ئەو مەناتقی کە ئازاد کراو بوو شوڕا بوو خەڵکی دێکە هەڵیان بژار بوو سبحینێ مەسەلەن هێزی پێشمەرگەی حزبی دموکراتی و شوڕاکە هەڵدەشاندەوە ئازادی پێمان وا بوو کە کوردستانی ئازاد دەبێت ئازادی فعالیتی کۆمۆنیستی تێدا بە ڕسمیت بناسرێ کەچی مەسەن ئیعلامیە و نووسراوە و دوشتی ئەمە کەڵ داوەسرا لێرە و لەوێ لەوانە دەیاندڕاندن هەڵیان دەوەشاندەوە مزاحمەتیان دروست دەکرد بۆوانە و بەرەبەرە بۆنی ئەوەش لە هات کە حزبی دموکرات بیهێ خۆی لە ئەرسەیەکی گەورەتریژا لەگەڵ ئێمە تاقیکاتەوە بۆنی ئەوە داهات تەماشای کە حزبی دموکراتی کوردستانی ئێران زیاتر لە 12,000 پێشمەرگی هەبوو و حزبی دموکراتی کوردستانی ئێران زۆر لە ئێمە لە ڕووی مادیە و دەوڵەمەندتر بوو زۆر لە ڕووی چەکوچۆڵ و تەقەمەنیەوە لە ئێمە تەیارتر بوو ئێمە کەمتر لە 4,000 پێشمەرگەمان هەبوو زۆر لە ڕووی ماڵیەوە لەوان زعیفتر بووین زۆر لە ڕووی چەکوچۆڵەوە لەوان زعیفتر بووین معقولە ینی ئەمە مەسەن ئەو وەختی ڕەهبەرانی کۆمەڵە دەبێت مەسەلەن چۆنیان بیر کردبێتەوە ینی ئەوەندە حسابیان نەزانی بێ بزانن مەسەن 3,000 وردەیەک دەگەڵ 12,000 وردەیەک چی پێ دەکرێت ئەویش تازە بەو زەخیرە و ئیمکاناتی مادی و وەسیعیکە لە پشتسەریانەوە بوو لەبەرەوە وازەها کە ئێمە خوازیاری شەڕ نەبووین ئێمە خوازیاری شەڕ نەبووین و ئێمە لە هەمان ئێمە تووشی ئەو تەفەکورەش نەبووین کە پێمان وابێ ئەوە شەڕی پرۆلتاریا و بۆرژوازیە کە دەبێت لەو شاخانەدا یەکسەرێ بکرێتەوە لەناو ئێمەدا فکری ئەوە هەبوو بەڵام هیچ وەخت نەبوو بە سیاست هیچ وەخت ئەو سیاسەتە نەبوو جێگیر نەبووە هەمیشەش دەمان قەتەنامان صادر کردو کۆ لە کۆنگرە تاکیدمان کردو ئەوەی کە تام باسی دەکەم ئەوە سیاسەتی کۆمەڵە بووە و بەڕێوە چوە ئەو سیاسەتە پس ئەوەش نەبوو کە بڵێن ئەوە کێشەیەکی ئیدۆلۆژیکمان هەیە دەگەڵیان کێشەی ئێمە زۆر سادە بوو دەگەڵ حزبی دموکرات ئێمە دەمانەویست ئازادی فعالیەتی کۆمۆنیستی لە کوردستان تەمینکەین تەزمین بێ کەس مانع فعالیەتی کۆمۆنیستی نەبێت لە کوردستان لە هەمان کاتدا هەر ئەو وەختانەش ئێمە بە هەمووی ئەوانەشەوە لە پێناوی ئەو شتانەدا کە مشتەرەکەن دەیتوانی مشتەرەک بێ حتا پێشنیاری لەیانێمەوە پێشنیاریەوە مەطرح دەبوو کە بەرنامەیەکی مشتەرەکی خودمختاری تەدوین بکەین
بەرنامەیش حتا لە دوای تەوابوونی شەڕ دەفتەری سیاسی حزبی کۆمونیستی ئێران پێشنیاری کرد بە ڕەهبەری کۆمەڵە کە هەوڵ بدا بۆ ئەوەی کە بەرنمەیەکی مشتەرەکی خودمختاری دەگەڵ حزبی دموکرات ئیمزاکە هەتا وتیان ئێمە حاضری خۆمان پێشنووسەکەی بنووسین بۆتان کۆمەکتان کەین لە بەڕێوە تاکیدیان کردەوە لەسەر ئەوەی کە بە حزبی دموکرات خۆی لە پرۆسەکەدا بەشدار بێ دەمەوێت بڵم ئەو هەموو ئینعتافە لەنەوە ئێمەدا بێنی ئەوانەی کە شەڕی کۆمەڵە و دموکرات بە شەڕێکی ئیدئۆلۆژیک ناو دەبن تەواوەن واقعیەتەکە چاواشە دەکەن بە بڕوێن واقعیت ئەوە نیە شەڕی ئیدئۆلۆژیک نەبوو شەڕ لەسەر ئازادی سەر دموکراسی بوو لەسەر ئازادی فعالیەتی کۆمۆنیستەکان بوو لە کوردستان و حزبی دموکرات بەهۆی ئەوە کە پێی وابوو کە دەتوانێت ئەو عرسێژ لە ئێمە بستێنێتەوە و خۆی وەکو هەمیشە لە تاریخی کوردستاندا فعال مایەشا و تەنیا هێزێک بۆ کە خەباتی سیاسی لە کوردستان بەناوی ئەودا کراوە لەو دەورێشە گویا هەر بەو شێوە دەتوانێت بڕاتە پێشێ ئەوە واقعیەتی شەڕی کۆمەڵە و دموکرات بوو لە نظر ئێمەوە بەڵام ئەمانە بۆ چی پێویستە ئێستا کوتنی خۆ بۆ ئەوە نییە مناسباتی خۆمان لەگەڵ حزبی دموکرات ئێستا تێک دەین سەردانی یەکتر نەکەین ئەو بۆ ئەوەی دەرسی لێ وەرگرین بۆ ئەوەی کە ئێمە دەرسی لێ وەرگرین حزبی دموکرات دەرسی لێ وەرگرین لە سەبارەت بە پرسیارەکەتان ئایا استراتێژیەکی نظامی بەڵێ استراتێژی نظامی ئێمە لەو بۆچوونەوە سەرچاوی دەگرت و لەو سیاسەتەوە کە ئێستا باسم کرد کە ئێمە هەرگیز پێمان وانە بووە کە کوردستان دەبێت بکەینە مەیدانی یەکلاییکەرەوەی شەڕی پڕۆلەتاریا و بورژوازی هەرگیز پێمان وانە بوو بەپێ ئەو سیاسەتە کەوایە لەگەڵ ئەو هێزانەی کە هەنوو بە تۆری واقعی هەن دەبتوانین هەمزیستیمان بێ و بتوانین لە هەر بوارێکشتا کە زمینە و ئیمکانی هاوکاریە هاوکاریشمان بێ سیاسەتی جەنجی ئەو نموناشمان تەجربە کرد البەتە تا وەختێک شەڕی سەراسەری بەرپا بوو تا دو-سێ ساڵێکیش ئێمە هەیەتی نمایندەجیمان بوو بێکەوە لە زۆر جێگەی کوردستان زۆر هاوکاری وەسیعتر بوو لەوەی کە 2000 هەبوو بۆیە سیاسەتی جەنجی ئێمە لەو بۆچوونەوە سەرچاوی دەکرد و هەدەفمان ئەوە بوو ئێمە لەم شەڕانەدا کە دەرگیر بوویتر و حزبی دموکرات کۆنگرەی گرتووە لە کۆنگرەیداوە ئەسنادەکەی هەموو بڵاو بووتەوە خەم کرد دەزانێت کە بڕیاری ئەوەی دابوو لە هەر کوێ شەڕێکی مەحدود دەگەڵ کۆمەڵە دەست پێ بکات لەوە بەدووە لە دوای کۆنگرە بەدووە لە کۆنگرەی شەشیان داوە بزانم تەسویبیان کردووە لە هەرکوێ شەڕێکی مەحدود ڕوویدا بیکەنە شەڕێکی سەراسەری ئێمە لە واقعدا چونکە ئەومان دەزانی کە ئەو شەڕە بەس دەرەرە خزمەت دەکات بە جمهوری ئیسلامی هەوڵمان دەدا بۆ ئەوەی کە لە واقعدا هێزەکانی خۆمان لەو دەرگیریە خارج بکەین لە دەرگیری بهێنە دەرێ دەمانکوت لە دەرگیری و لە شەڕهێنانە دەری هێزەکانمان دەمانکوت فەرعیکردنەوە و پەراوێز خستنی شەڕ لەگەڵ دموکرات بەڵام ئەوە چۆن دەکرا نهایەتەن ئەوە لەسەر یەک مۆزوع لەسەر یەک سیاسەتی جەنجی ئێمە ساغ بووینەوە ئەویشەوە کە کوردستان منتەقەی بکەینەوە لە مەناتقێک کە هێزی پێشمەرگی ئەوان زۆرترن ئێمە پاشەکشە بکەین و لە مانتقێک کە هێزی پێشمەرگی ئەوان کەمترن ئێمە جێگیر بین و ئیجازەی فعالیەتی جمهوری پێشمەرگانە بەوان نەدەین تا دەرگیری نەبێ ئەوە بوو تقریباً ئیتر کوردستان خەریک بوو دەبوو بە دوو بەش بەشی شمال و بەشی جنوب لە منتەقەی شلێر و ئەوانە خاڵی هاوبەش بوو کە شەڕی زۆر قورسیش داکرا ئەلبەتە منزورم ئەوە نییە کە هیچ پێشمەرگەیەکی حزبی دموکرات لە جنوب نەبوو یا هیچ پێشمەرگەیەکی ئەمە لە شمال نەبوو ئەوە وانە بوو بەڵام شێوەشی ئەساسی تەمەرکۆزی هێزەکان کەوتە شمال و جنوب ئەوە لە ئیدامەی ئەو سیاسەتەدا بوو کە دەمانەویست شەڕەکە فەرعی بێتەوە بێزگە لەوان دەمەوێت بڵام کە مانای ئەوەش نییە کە ینی ئێمە بە تەواوی ئەو سیاسەتی خۆمان بۆ شکڵێکی لێرە باسکە بەڕێوە برد بە بڕوای من لە بەڕێوەبردننی ئەو سیاسەتەدا ئەو سیاسەتە جەنجێدا کێزا باسم کرد لە نێو ئێمەژە هەڵە بوو کارساتی لێکەوتەوە بەڵام ئەسا جای باسی ئەوە نیە شاید لە وەختی خۆیدا باسی ئەو هەڵانش بکەین بۆ دەرسوەرگرتن و بۆ مێژوو بەڵام لە مەزموعدا توان بڵێم سیاسەتی مڕەجەحی ئێمە و سیاسەتی ئەسڵی ئێمە کە ڕەهبەری ئەمە دایڕشت بوو ئەوە بوو کە شەڕی کۆمەڵە و دموکرات دەبێت فەرعی بێتەوە بەڵێ هاوڕێ ئیبراهیم دەمێک ساڵە هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە ناوەی وڵات چالاکی نظامی نییە بە پێچە سیاسەتێک ئەم چالاکی وێستاوە ئەمە هەڵدەگەڕێتەوە بۆ لێکدانەوەی سیاسی ئەمە لە وەزعەکە و هەروەها
بۆ بەحسی استراتیژی کۆمەڵە استراتیژی نظامی کۆمەڵە و استراتیژی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە کوردستان. ئێمە باسی ئەومان کرد کە خەباتی پێشمەرگانە و خەباتی جەماوەری ئەم خەباتی کرێکاری و هەم ئەترازی جەماوەر ئەمانە سێ عەرسەی لێک هەڵپێکراون. ناتوانێ عەرسەیەکیان زۆر دا بمرکێتەوە، خەڵک مثلا بچێتەوە ماڵی خۆی ئەتراز و ناڕزایەتی نەبێت، دوژمن مسەلەت بێ، بەڵام ئەوی دیکەیان هەروە زیندوو گەشەدار بێ، ناتوانێت گەشەدار بێ. هێزی پێشمەرگە ئیتر وردە وردە پاشەکشە دەکەن. پاشەکشەکەشی لە ڕۆژێک و دوو ڕۆژ و مانجێک و دومانەوە بە تەدریجە و ئەوکو باسم کرد سیاسەتێک بەسەریدا نازر بوو کە نەبێ بە هەزیمەت وەرەی خەڵک نێیان دەخوارێ. ئەو قسەمان کرد. شرایطێکی تازە دەخڵقەیە لێکدانەوەیەکی تازەی بۆ دەکرێت لایەنێمەوە. ئەو لێکدانەوەی بریتێلەوە یەکەم خەباتی چەکداری لە کوردستان ئێستا زمینەی ئەو پشتیوانیە جەماوەریەی کە لە ساڵانی پێشوبوویەتی ئەو زمینەی نەماوە. ئەوە یەک. دووهەم خەباتی چەکداری ناتوانێت لەسەر حسابی خەڵکێک بکرێ کە بژاردە و انتخابی خۆیان نییە. مثلەن ئێمە لە کوردستانی عێراقین، خەڵکی کوردستانی عێراق بڕیاریان نەداوە کە لەگەڵ جمهوری ئیسلامی بەشەر بێن مبارزە بکەن. خەڵکەکە کارم بە حکوومەت و دەوڵەت و ئەمانەی نیە، خەڵکەکە بڕیاریان نەداوە، ئەو ئامادەگیان نیە. دەیتۆ لە مەرزەکانی کوردستانی عێراقەوە حملە دەکەی دەچێت سەر ئێرە دەکەێت سەر هێزەکانی جمهوری ئیسلامی و دەگەڕێەوە. ئەمان تۆڵە دەکەنەوە، تۆڵە لە خەڵکی کوردستانی عێراق دەکەنەوە. جا لە سەرتاوە بەتایبەت لە نەوەدەکاندا کە خەڵکی کوردستان زۆر فەقیر بوون، لەژێر چەندین محاسرەدا بوون، ئەوە شرایطێکی یەکجار زۆر دژواری ئابووری بەسەریاندا نازڵ بوو. خەڵک وای لێ هات بوو کە دەرک و پەنجەرەی ماڵەکەی خۆی دەردەیانە دەیفرۆشت بۆ بەڕێچوونی. شرایطێکی زۆر سەخت و دژوار بوو. لەو شرایطەدا جمهوری ئیسلامیش محاسرەیەکی تازەی دەخستە سەریان، مەرزەکانی لێ دەبەستن، نەیدەهێش خواردەمەنی و خۆراک و پێداویستەکانی ژیان بێتە ئەو دیوە. ئێمە نەمان دەتوانی تەنانەت ئەگە بڵێنەوە منتقەی ئازادە، تەنانەت ئەگەر مەسەرەن حکوومەتی هەرێم یا یەکێتی پارتی ئەم حزبانە ئێرە مانعیش نەبوانایە مەسلەیەکیان نەبوایە، ئێمە نەمان دەویست کە تا بەسەلا بازی خەباتی چەکداری ئێمە خەڵکی کوردستانی عێراق بیدەن کە خۆیان بۆ ئەوە ئامادە نەکردو. ئەوە مهمترین مەسەلە بوو کە وایە مەرزەکان بۆ ئێمە ئیمکان نەبوو، مەرزەکان ئیمکان نەبوو بۆ ئەوەی کە بڵێنەوە ئیمکانێکە لێرەوە حملە دەکەین و دەگەڕینەوە. دیکە لە مەرزەکان ئیمکان نەبووە لە ناوەوەی کوردستانیش وڵات ملیتاریزە جنبشی توودەی خامۆش تا ئەندازێکی 100% تا ئەندازێک خاموش لە جمهوری ئیسلامی مسەلەتە، مەجال نییە ئەگەر هێزی پێشمەرگە بچێت لەوێ جەولە بکە، فقط دەبێت منتەزیر بێ ڕۆژێک لە ڕۆژان بکەوێتە داو و تێدا بچێت. یعنی دەبێت منتەزیری ئەوە بێ، چونکە نامانەوێت مەرز بۆکو ئیمکان حساب بکەین، نامانێ بڵێنەوە دەگەڕێتەوە بۆ پشتی مەرز، دیجا ئەگوا بێت لەوێ جەولە دەکا و خۆی ئەولا دەکا و چونکە ئەو گەرم و خەباتی چەکداری ئەو گەرم و گوڕی ساڵانی پێشووی کە منتەقی ئازادمان بوو پشت جەپەیەک بوو کە خۆت تێدا دەحاوایەوە و دەتوانی بەبێ ئیتیکا بە مەرزیش ئیدامە بدەی بە فعالیەتت ئەو پشت جەپەیەش وجودینی. بۆیە ئێمە بڕیارماندا بەوەی کە چه حکوومەتی هەرێم بیهەوێ چ نەیهەوێ، چ ناکۆچی لەگەڵ جمهوری ئیسلامی زۆر بێ پێخۆش بێ، مەسەلەن تۆزە دەرگامان بۆ بکاتەوە، چ ناکۆچی لەگەڵ جمهوری ئیسلامی کەم بێتەوە دەرگاکەمان لێ بەستێ، چ خۆمان بتوانین بە پەنایەکدا و بە کلێنێکدا باریکەینەوە و بچینەوە ناوەوە و لەوە مەسەلەن دووبارە بەدزی بگەڕینەوە. لە هیچ کام ئەگەر هەموو ئەمکاناتەش بێ لە هیچ کام لەو سۆرەتەدا ئێمە حاضر نەبووین بەو قیمەتە ئیجازە بدەین ئیدامە بدەین بە خەباتی چەکداریمان و عملیات نواندرمان. بەڵام ئەوە مۆزوعێکە پاراستنی هێزی پێشمەرگە و بە ئیسلاح ڕاگررتنی گوڕوتینی ئەو هێزە و هێشتنەوەی وەکو ڕێگایەک لە بەردەم خەڵکدا کە ڕۆژێک لە ڕۆژان دەستی بداتێ و یا ڕاگررتنی وەکو ئامرازێکی زەخت بۆ سەر جمهوری ئیسلامی یا هێشتنەوە و ڕاگررتن و تەقوێت و پاراستنی بۆ حفزی ئەو هاوسەنجەی کە باسم کردو دەستکەوتەکانی ئەوانە بۆ هەموو ئەوانە لەزی خۆی زەروری بوو. بەڵام ئێمە سیاستمان ئەوە نەبوو، سیاستمان ئەوە نییە کە ئەو خەباتە دا ببڕێ لە خەباتی جەماوەری. وەختی خۆی ئێمە
کە مبارزەی مسلحانەمان لە کوردستان دەستدایە ینی دەستماندا بە مقاومەت بۆ پاراستنی دەستکەوتەکان و دیفاع لە شارەکان هیچ مەرزێکمان بەدەستەوە نەبوو هیچ مەرزێکمان بەدەستەوە نەبوو لە کوردستانی ئێران پشتی جەبهەی خۆمان منتقەی ئازادکرای خۆمان بوو خۆ ئەگەر سبحینەی خەباتی جەماوەری و درێژەی خەباتی ئەمە ئیمکانی ئەوە بدا کە ئێمە منتقەی ئازادمان بێ لە کوردستان و زەروری بێ ئێدامە بدەین بەو کارە ئەوە ڕێگایەکە لەبەر ئاوەڵە هێشتراوەتەوە. بەڵێ هاوڕێ بڕێن بەلەبەر چاوگرتنی ئەو واقعەتەی کە چەند حیزبی سیاسی چەکدار لە کوردستان چالاکیان هەیە و بەوە بیرهێنانەوەی ڕووداوەکانی ناخۆشی شەڕی ناوخۆ خەڵکی کوردستان زۆر نیگەرانن لە دووپات بوونەوەیان کۆمەڵە چ ڕێکارێک دەگرێتە بەربەوەی کە دڵنیایی بە خەڵکی کوردستان بدات کە ئەم ئەزبوونە دووپات نەبێتەوە. بە بڕۆی من خەڵک نابێ هەر نیگەران بن بەڵکە دەبێت دەست بەکار بن ینی ئەم وشەیە دەبێت لەسەری بچین. لە ساڵانی 57 56 59 60 61 پێشەوەی کە ئەو شەڕی خوێناوی 61 62 پێشەوەی شەڕی خوێناوی بینی 63 تا بینی ئەمە حزبی دموکرات بەو شێوە پەیدا بکە بۆچی شەڕ نەدەبوو هۆکارەکەی چ بوو ئایا ماهیەتی هێزەکان گۆڕا بوو هەر چی بڕین علەتی چ بوو ینی مەسەڵەن بۆچی دوای ئەوە شەڕ پەیدا دەبێت بۆیە چونکە خەڵک لە مەیداندا چونکە جەماوەری خەڵک لە مەیدانەوە چونکە جەماوەری خەڵک لە حیزب سیاسیەکان قبول ناکەن کێشە و ناکۆچی نێوخۆیان بەر ڕێگای چەکداری چارەسەر بکەن چونکە حزوریان هەیە چونکە بە هەزارانی دێتە سەرچەقام چونکە بە هەزارانی ئەتراز دەکات لە دێهات لە شار لە هەموو ئەوانە قبول ناکەن و ئەم هێزانش کە تەسیر وەردەگرن لە ڕوحەیەی خەڵک تەسیر وەردەگرن لە نیگەرانیەکانی خەڵک چونکە لە نێویاندا شەڕ وەختێک زەمینەی خوڵقا کە بە تەدریج شەڕی سەراسەری کە بە تەدریج ئێمە مەناتقی ئازادمان لە دەستدا بەشی زۆریمان مەناتقی ئازاد لە دەست و شارەکان لە دەست چوون و تەنانەت ناوەندەکانی ڕەهبەری حیزبەکان گواسترانەوە بۆ ئەو دیوی سنوورەکان بۆ کوردستانی عێراق هەمووانە لەو شەرایطەدا ڕوویدا کەوایە ینی ڕێگا حەلی مەسەلەکە ڕۆشنە کاتێک پێشی دەگیرێ و لە سوورەتێکدا بە شێوەی قەتعی دەتوانین پێشی بگرین کە جەماوەری خەڵک ئیرادەی خۆیان نیشان بدەن جا ئەو ئیرادەیە بە شێوەی جۆرا نیشان دەدرێت ئەو ئیرادی ئەگەر شۆڕاکانی خۆیان پێک بێنن دامەزراوەکانی مەدەنی خۆیان پێک بێنن لە ڕێگای دامەزراوە مەدەنیەکاندا ئەعمالی ئیرادە بکەن لە ڕێگای دامەزراوە مەدەنیەکان و بەڕێی جەماوەری خۆیان هێزی یەکگرتووی چەکدار پێک بێنن هێزی یەکگرتووی لەژێر کۆنتترۆلی شۆڕاکاندا ئەوە زەمانەتی قەتعی دووپات نەبوونەوەی شەڕە دووپات نەبوونەوەی شەڕی بزگە لەوانە ئەلبەتە مەسەلەکە ئەوەیە کە ئایا جمهوری ئیسلامی لە چ پرۆسەیەکدا دەڕوخێ یا گۆڕانکاریەکان لە کۆمەلگای کوردستاندا لە چ پرۆسەیەکدا ڕوو دەدەن ئەگەر ئەو پرۆسەیە پرۆسەی گەشەکردنی خەباتی شۆڕژەرانەی جەماوەری بێت خەڵک ڕاپەڕن لە شارەکان لە کارگاکان لە کارخانەکان لە دێهاتەکان خەڵک ڕاپەڕن و دەسەڵاتی کۆماری ئیسلامی ڕاماڵن ینی خەباتی شۆڕژەرانە بکەوێتە کار لەو سوورەتەدا هەر لە مەتنی ئەو خەباتەدا خەڵی نێهادەکانی دموکراتیکی خۆشی دروست دەکات و ئەم پرۆسەیە لە هەمان کاتدا پرۆسەیەکە کە تێیدا ئیتر حیزبی سیاسی چەکدار نییە کە بڕیاردەرە بەڵکە جەماوەر بڕیاردەرن و حیزبی سیاسیش بە شەرتێک دەتوانێت بڕیاردەر بێ کە بتوانێت سرنجی ئەو جەماوەرە بەرەو خۆی ڕابکێشێ کە بتوانێت ڕای ئەو جەماوەرە جەلب بکە و کاتێک دامە دەڵێن ڕای جەماوەر شەڕی ناوخۆنێ و ئێوە باسان کرد خەڵک نیگەرانە کە خەڵک نیگەرانە ئەگوایە ئەو نیگەرانی بە حیزبە سیاسیەکەشی کە بەسلا لایەنگرێتی و خۆشی دەوێت بەویش منتەقل دەکات بەرەوە ئەوە بەڕاستی ئەوە ڕێگایەکی سەرڕاستە و دەبێت بیر لەوە بکەینەوە کە پرۆسەی ڕوخاندنی کۆماری ئیسلامی پرۆسەیەکی ڕوخاندنێکی شۆڕژەرانە بێ و لە مەتنی ئەو لە جریانی ڕوخاندنی جمهوری ئیسلامیدا خەڵک ئیرادەی خۆیان بنوێنن خەڵک ئەتماد بەنەفس پێدا بکەن خەڵکوان سازمان بدەن تا پێشی ڕووداوی لەو چەشنش بکرێت بازێک بەڕاستی بازێک پرۆژەش باز دەکرێت من ناڵم مەسەلەن نامێ هیچ پێشداوەرێک بکەن لە مۆریدیاندا مەسەلەن فەرزکە دەکوترێ بە بێنین هێزێکی چەکداری و ئێستا بێنین لەشکرێکی واحدی کوردستان پێک بێنین ئەوانە بەڕاستی شعارە تەعارفە یعنی زۆربەی ئەو کەسانەی کە ئەو شعارانە مەترەکەن دەزانن عەمەلی نییە
ئیتر بۆچی عملی نیە ئەوە دەبێت چاو لە پێکاتی حزبەکان بکەین چاو لە مێژوویان بکەین چاو لە سیاستی ئەمڕۆیان بکەین چاو لە زۆر شتێک بکەین کە ئەوە معلوم دەبێت ئەوە ناکرێت تۆ مەسەڵەن تەماشا دەکەی لە کوردستانی عێراق دوای 20 چەند ساڵ هێشتا هێزی 78یان نەگرتوتەوە مثلا لە وەها شرایطێکدا و لە وەها کۆمەلگایەکدا کە مثلا لە کۆمەلگای ئێمەدا دەکرێت مەسەن هەر ئەوە بە ئاسانی ئەو دروشمە بدەیت ئەمە بەشێکی زۆری تەبلیغاتە ئەو تەبلیغاتە سەرچاوەکەی لە نیگەرانی خەڵکەوە یعنی کە دەزان خەڵی نیگەرانە لە زیاتیوە ڕێگا حەلێکی واقعی بنێنە بەردەم ڕێگا حەلی زێهنی دەنێنە بەردەم بۆ ئەوەی کە تۆزە نیگەرانی خەڵدا مرکێنەوە بۆ لەو لە حازشەوە خۆیان بە مەسئول نیشان بدەن لەبەرەوە من پێم وانە ئەوە ئێستا عملی بێ لەگەڵ ئەوەشدا کە پێم وایە ڕۆژێک لە ڕۆژان دەبێت ئەوە متحقق بێ ڕۆژێک لە ڕۆژان دەبێت هێزی چەکداری حزبی جێگای خۆی بدا بە هێزی چەکداری ژێر نەزارەتی دەسەڵاتی شۆڕاکان دەسەڵاتی جەماوەری لە کوردستان و ئەوەی تر ئەو وەختە مۆزوعی شەڕی ناوخۆ ئەوانش خود بە خود نامێنی بە هەر حاڵ بەڵام ئەگەر وانە بوو یعنی ئەگەر لە کۆمەلگای کوردستان و کۆمەلگای ئێران لە پرۆسەی گەشەکردنێکی خەباتی شۆڕجێرانەدا گۆڕانکاری تا پێک نەهات لەو سۆرەتەدا ئادەبە فکری تایبەتی بکەینەوە و من لە ڕۆژی کۆمەڵەدا باسم کرد وتم کە چرای سوورمان هەیە چرای سەوزمان هەیە چرای زەردیشمان هەیە ئەگەر بڵێن سوورەکە ئەوەی وەزی ئێستا بێ سەوزەکەش ئینقلاب بێ لەو ناوەشدا حاڵەتێک هەیە کە دەبێت بیری لێ بکەینەوە ڕێگای بۆ ببینەوە و ئێمە ئەلبەتە بە خەڵکی کوردستان دەڵێن کە لە بیری ئەوەشدا هەین ئەوەی کە ئێمە تا ئەو جگەی کە بە ئێمە مەربوتە دڵنیابن ئەگەر ئێمە تەقویەتکەن ئەگەر ئێمە بەهێز بین شەڕ نابێ هاوڕێی برایم من ئاخرین پرسیارم ئەوەیە هاسوی خەباتی پێشمەرگانە بۆ دوا ڕۆژی کوردستان چۆن دەبینن خەباتی پێشمەرگانەی کۆمەڵە لە گۆڕانکاریەکانی سیاسی دوا ڕۆژی ئێران و کوردستاندا چ دەورێک دەتوانێت بینە پێشە مشێک پێ ئەوە بڵم کە ئاسۆی ئێمە بۆ گۆڕانکاری لە کۆمەلگای کوردستان و کۆمەلگای ئێراندا بەڕاستی گەشەکردنی خەباتی جەماوەریە و لە جەرگەی ئەو خەباتشدا گەشەکردنی هێزی تەبەقەیەکی چینی کرێکارە کە هەم جمهوری ئیسلامی سەرنەگونکەن و هەم ڕێگا بۆ هەنگاوەکانی دوایی بەرەو سۆسیالیزم هەڵگرن ئەوە یعنی ئاسۆی ئێمە پرۆژەیەک یا ئستراتێژیەکمان نییە جیالە جەماوەر یعنی ئێمە پێوانێ هێزی چەکداری ئێمە هێزی پێشمەرگەی ئێمە ئەمانن کە ئازادی و ڕزگاری یەکجاری بۆ جەماوەری خەڵکی ئێران بەدیدن بەڵام ئەم هێزە و ئەم موقعەتێک هەیەی جێگا و شوێنێکی دیاریکرای بۆ دانراوە لە کولی استراتێژی ئێمەدا ئەو جێگا و شوێنە مهمە و ئێستا کە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەیە بۆ بیری دێنینەوە ڕێزی لە دەگری ئەوە پێش هەموو شتێک ئەو تاکید لازمە بێزگەلەوانە ئەوەی کە بەلامەوە مهمە ئەوەیە کە خەڵک ئەو تەجربە بێنەوە بەرچاو کە خەباتی چەکداری ئێمە لەو شوێنەوە دەست پێ ناکا کە تەواو بوو لەو شوێنەوە دەست پێ دەکا کە دەستی پێکرد ئەگەر جارێکی دەست پێ بکاتەوە لەکوێ دەستی پێکرد لەوە دەست پێ دەکاتەوە لەکوێوە دەستی پێکرد لە وەختێکە کە جەماوەری خەڵک بەڕاپەڕینی خۆیان شارەکانیان ئازاد کردبوو و هێزی پێشمەرگە و پێکهاتنی پێشمەرگایەتی لە کوردستان ئەو سەرکەوتنەی ئاسانتر کردەوە لە تەلەفاتی کەم کردەوە و بەعزێک ماوانێ ئەو گیرگرفتەکانی بۆ بەرتەرەف کرد کەوایە ئێمە خەباتی چەکداری ئێمە ئاسۆی خەباتی چەکداری ئێمە هەڵدەگەڕێتەوە بۆ ئەوەی کە چەندە خەباتی جەماوەری لە کوردستان پەرە دەستێنێ و چەندە ئەو خەباتی جەماوەرێ تەنگ بە هێزەکانی جمهوری ئیسلامی تەنگ بە دام و دەستگا دەوڵەتەکانی هەڵدەچنێ و ئەو هاوسەنجی هێزەوا دەگۆڕێ کە ئەو جاریش ئەو جار دەورێکیش بۆ هێزی پێشمەرگە پەیدا بێ و هێزی پێشمەرگەش بتوانێت دەوری خۆی بنوێنێ بەڵام بێزگەلەوانە نکتەیەک کە زۆر مهمە بوو لە مۆردی ئیدامەی فعالیەتی هێزی پێشمەرگی کۆمەڵە ئەویش ئەوەیە ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەژین ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەزانین ناوچەیەکی پڕشەڕ و شوورە دار و پڕە لە دار و دەستەی چەکدار لە هیچ وڵاتێکی لە وڵاتانە تەمەنای ئەوە ناکرێ کە بۆ ڕۆژێکی دموکراسی و ئازادی و مافی جەماوەر بە ڕسمیت بناسن هەموویشی بە زۆری سەرکوت و بە زۆری چەک و زینداون و شکنجە و ئەعدام و بە هەوانە بەڕێوە دەچێت لەوەها محیتێکدا و لەوەها منتەقەیەکدا کۆمۆنیستەکان نابێ ئەو بەشە لە کۆمەلگای ئێمە بن کە بکرێ بە دەست بەستراوی بیان بنە قوربانکە
دەبێت بە هەموو وەسیلەیە خۆیان تیارکەن تا بتوانن لە کاتی تنگانە و سەختیدا نیشان بدەن کە ئەوانیش دەتوانن دیفاع لە خۆیان بکەن و دەتوانن لە موجودیەتی خۆیان دیفاع بکەن و دەتوانن دیفاع لە خەڵکی خۆشیان بکەن. پاراستنی هێزی چەکداری کۆمەڵە لەو ناوچەیەدا بێجگە لە هەموو ئەو ضرورەتانی کە تا ئێستا باسمان کرد خۆی لە خۆیدا سەنگەربەندیەکە بۆ دواڕۆژی فعالیەتی کۆمۆنیستی لە کوردستان. هاوڕێی ئیبراهیم، من پرسیارێکم نییە ئەگە خۆتان دەتانێت نوکتەیەک بە قسە و بازەکان زیادکەن فەرموو. زۆر سپاس فکر دەکەم هەموو باس کرا. زۆر سپاس بۆ بەشداری لەم بەرنامەی هاوڕێی ئیبراهیم. بەڵێ بینەرانی خۆشەویست، ئەمەی کە پێشکەشتان کرا گفتوگویەک بوو لەگەڵ هاوڕێی ئیبراهیم ئەلیزادە سەبارەت بە مێژووی دامەزران و خەملەنی هێزی پێشمەرگەی کۆمەڵە واتە ڕابردوو ئێستا و داهاتووی ئەو هێزە. هیوادارین جێگای سوود و ڕەزامەندیتان بوو بێت. جارێکی تر پیرۆزبایی سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە هەموو هاوڕێیانی پێشمەرگە و هەموو هۆگرانی ڕێبازی کۆمەڵە دەکەم و هەزاران درود دەنێرین بۆ یادی گیانبەختکردوانی ڕێزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ایران و چەپکە گوڵی خۆشەویستی پێشکەش بە بنەماڵە سەربەرزەکانیان دەکەین. سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان. ئازیزان بەم جۆرەش گەیشتینە کۆتایی ئەم هەڵقەی بەرنامەی مێژووی کۆمەڵە. تا دیدارێکی تر ماڵاوە.